بە ئەنجامدانی شەژ یاری کێبڕکەکانی هەفتەی نوێمی خولی پلێکی کوردستان کۆتایی هاتوو لە شاری سلەیمانی ژیانەی هەڵەبجەی شەهید سەرکەوتنێکی گرنگی بەدەستهێنا لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەدا یانەی هەڵەبجەی شەهید بەهۆی سزادانی لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستانەوە یاریەکانی بۆ دەرەوەی یاریگای خۆی گواسرایەوە و لە یاریگای فەرماندەیش میوانداری خانەقینی بەرەک سەوزی کرد لەگەڵ دەستپێکردنی گەمی یەکەمدا یاریزانانی هەردوویانە هێرشەکانیان دەست پێ کرد بەڵام یانەی خانەقین سەرکەوتوو بوو لە گۆڕینی ئەنجامی یاریەکە کاتێک یاریزان حسێن ڕەشید لە خولەکی شەش گۆڵی یەکەمی یاریەکەی تۆمار کرد دوای ئەو گۆڵا هێرشەکانی یانەی هەڵەبجە دەستی پێکرد کە بە ئاست و ئەنجامیش باشتر دەرکەوتن و بەهۆی فشارەکانیشانەوە لە خولەکی 28 شەهرام سەباح بەلێدانی سزا گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە بەهۆی فشارە بەردەوامەکانی یانەی هەڵەبجەوە لە خولەکی 36 هاوکار جەلیل گۆڵی دووەمی یانەکەی تۆمار کرد و گێمی یەکەم بە سوودی هەڵەبجەش کۆتایی هات گێمی دووەم بە هێرشەکان یانەی خانەقین دەستی پێکردەوە و زۆرترین هێرشی ئەنجامدا بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە و سەرکەوتوش بوو کاتێک عومەر مستەفا لە خولەکی 73 گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە دوای ئەو گۆڵە جارێکی تر یانەی هەڵەبجە هێرشەکانی زیاتر کرد بۆ گۆڕینی ئەنجامەکە سەرکەوتوش بوو کاتێک لە خولەکی 88 شەهرام سەباح گۆڵی دووەمی خۆی و یانەکەی تۆمار کرد لە کۆتاییشدا یاریەکە بە 3 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ بە سوودی هەڵەبجەی شەهید کۆتایی هات توانیمان لەم یاریە سەرکەوتوو بووینە یارێ بۆ ئێمە زۆر قورس بوو توانم بڵێم وەکو یاریی نهایی وا بوو بەڕاستی ئەمام ساڵ ئاسمان زۆر خراپ وەکو پێویست نەبوو چەند ئەگەرێتەوە بۆ چەند هۆکارێک لەبەو پێشتر نەمانتوانیوە سەرکەوتنی تا بەدەست بێنین بۆیە ئەم یارێ بۆ ئێمە تەنها بۆمانەوە بوو یاریمان کرد سپاس بۆ خۆم سێ خاڵ یارەمان بەدەستێنا و ئیشەڵا بتوانین لە یاریەکەی ئایندەیە بتوانین یاری بۆ بکەین کە بەتەنها بمێنینەوە بەڵێ ڕاستی هۆکاری یەکەمە توانم بڵێم داراییە چونکە یاریزانی ئێمە تەنها ئاخر یاریزامان کە پارێکی زۆرێ بێ 300,000 ئەوانەی دەرەوەمان تەنها 400,000یانێ توان پێدام بڵێم لە بدایەوە دەستخۆشی لە یانەی هەڵەبجەکەم و پیرۆزبایانش لێکەم بەڵام یاریگەمە کە دۆڕان بەڕاستی توان بڵێ لە گێم یەکەمە ئێمە فەنی بوو بەڵام باش نەبێت بەڵام لە گێم دووەم ئێمە ئاسێکی باشمان پێشکەش کرد بەس بەڵام نابژوان وا بزانم توانم بڵێم پەنەرتێکی بۆمانی نەکرد بەڵام ئەمش یاریە تۆ پێم وایە ئەوەی فەڕەنسا استیغلال بکای باد ئەوەیش استیغلالی نەکات حتمما دۆڕێ بۆ بردنەوەی یانەی هەڵەبجەی شەهید بووە خاوەنی 8 خاڵ بە 2 بردنەوە و 2 بەرامبەر بوون و 5 شکست لە بەرامبەردا یانەی خانەقین خاوەنی 1 بردنەوە و 2 بەرامبەر بوون و 5 شکستە و تەنها 6 خاڵی کۆ کردوتەوە و لە پلەی شەشەم و کۆتایی کۆمەڵی یەکەمدا خۆی دەبینێتەوە ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی